من جارێکی تر سڵاوتان عەرز دەکەم. ئێمە هەروە کە پێشتر عەرزمان کردبوون قەرارە هەر دوو هەفتە جارێ لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە قسە بکەین لەسەر ئەو مەسائلانەی ڕۆژ کە پێش دێ و ئازیزانێک کە پیان خۆشە بەشداری بەحسەکە بن. ئەمە کاری هاوبەشی ڕاوێژ و رادیۆ دیالۆگە. ئێمە چەند پرسیارێکمان ناردووەتە خزمەتی کاک ئیبراهیم، هیوادارین بتوانین لە 45 دقیقا ئەو جواوی ئەو پرسیارانەی ئێمە باتەوە، دواتریش هەر بەڕێزێکە پێی خۆشە قسە بکات تەشی بێرێتە سەر قسەکانی خۆی یا کۆمنتێکی هەیە بیکە. من قسەیەکم نییە با وەخت زۆر تەڵەف نەبێەوەوانە، داواکەم لە بەڕێز کاک ئیبراهیم قسەکانی دەست پێکە ئەگەرەکرێ. سپاس. عەرزی سڵامە لە خزمەت هەموو بەشداربووانی ئەو ژوورە. زۆر سپاس بۆ بەڕێوەبەرانی ژوورەکەش. کاک هاوڕە حەمەی خاچی مەجموعەی پرسیاری ناردبوو بۆ من کە من ڕاستیەکەی پرسیارەکان دەتوانم لە 4 محوردا خولاسەکەمەوە، هەرچەند نەحوەی تەرحی پرسیارەکانی ئەو چەلێنجی و تا ئەندازەیەک بە هەرحاڵ بۆ چوونی خۆی لە داڕشتی سوالەکاندا تێدا بوو، بەڵام من بە هەرحاڵ بۆ ئەوەی کە کارەکە ڕاحەتکەمەوە بۆ ڕەفیقەکان و عنوانی بەحسەکە ڕۆشنتر بێتەوە، لە 4 محوردا خولاسەم کردوتەوە پرسیارەکانی. یەکیان دەکا بە تازەترین گۆڕانکاریەکانی ئێران و موقعیەتی کۆماری ئیسلامی، مەسەلەی شۆڕشی ژینا و ڕەوتی بەرەو پێشچوون و چارەنووسی، موقعیەتی ئۆپۆزیسیۆن بەگشتی لە ئێران و لە کوردستانی بە تایبەتی بە کێشەکانی ئەم دوایانەشەوە، و نکتەی ئاخریش فشار بۆ سەر حزبەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان و مەسەلەی خەباتی چەکداری و حزبی چەکدار. ئەمانە من سعی دەکەم هەر کامیان بە کورتیش بووە چەند نکتەیەک سەبارەیان بڵێم کە بەحسەکە کرابێتەوە. سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران چەند دیاردەی سەرنجڕاکێش هەیە کە هەمووتان کەم و زۆر لێ ئاگادارن. یەکیان تەحویلدانەوەی تاوانبارانی جمهوری ئیسلامی لە ئەوروپا بە ڕێژیم، پەلامار بۆ سەر کەمپی مجاهدینی خەڵک کە ئەوە ناتوانێت بەبێ ڕەزامەندی ئەمریکا بوو بێت و ناتوانێت وەکو امتیازێکیش بە کۆماری ئیسلامی نەدرابێ. ئاسایی بوونەوەی نێوانی ئێران و عەرەبستان و پێشرەفتی کە پێشتریش بوو ئەلبەتە پێشرەفتی زۆرتری کردووە، و هەروەها گفتوگۆکان لەسەر پرۆژەی ئەتۆمی کە ژێر بەژێر بەڕێوە دەچێ و هیچ کامیان ڕەدی ناکەنەوە کە هەردوولا ئیسای ڕەزایەت دەکەن لە ڕەوتی بەرەو پێشچوونی. دیارە ئەوانە هەموو یەک بۆچوونی سەرەکی ئەمە دووبارە تاکید دەکەنەوە کەویش ئەوە کە تا ئەو جگای کە بە ڕۆژاوا و بە ئەمریکا و بە جلهێزەکان مەربوتە بۆ داهاتووی ئێران، بۆ داهاتووی بۆ چارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەت چێش وستەم لێکراو لە وڵاتە هیچ ئومێدێک نییە بەوەی کە لەلایەن ئەوانەوە ئێمە ئاسانکاریەکمان بۆ بکرێ، ڕێگایمان بۆ خۆش بکرێ، دەستکەوتێکمان دەستکەوێت. ئەوان هەروە بەرژەوەندەکانی خۆیان هەڵیگرت پشتی تێدەکەن و ئەستا دەبینین بە ئاشکرا ئەم کارانەی کە دەیکەن بۆ ئەوەیە کە زەمانەتێک بۆ مانەوە بە جمهوری ئیسلامی بدەن. یعنی بە ئاشکرا دژی شۆڕشی ژیان ئازادی دژی شۆڕشی ژینایە، دژی ڕاپەڕین و سەرهەڵدانی جەماوەرە، چونکە پیان وایە کە ئەو ڕاپەڕین و سەرهەڵدانە نەتیجەکە و ئاکامەکەی بە خازانجی ئەوان تاو نابێ، لە نەتیجەدا هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە لەو ڕێگایشەوە کۆماری ئیسلامی لە کێشەکە دەرباسکە. ئەگەر ناوی ئەو سیاسەتە لەلایەن کۆماری ئیسلامیەوە نراوە نەرمشی قارەمانانە، باشەوە قارەمانانەکەی قارەمانانە بوونەکەی بۆ ڕۆژاوا بێ مەسەلەن ئەوان، بەڵام نەرمشەکەی دەبێت چ بێ، ینی بزانین نەرمشەکەی چ بۆ کۆماری ئیسلامی. جارە پێش هەموو شتێک بە بڕای من دەواقەدا سەرەتای مەحدودکردنەوەی هێزە نیابەتەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە دەستی پێکردووە. لە یەمەن بەسراحەتەوە دەستی پێکردووە، لە سووریە کشانەوە وردە و ژێر بەژێر دەستی پێکردووە، دیارە توافق کراوە. لە عێراق بەحسەکەی هاتوۆتە گۆڕێ و خەریکە بە گەرمە دەچێتە پێشێ، بۆ چوونێک هەست پێ دەکرێت کە دەوڵەتی سوودانی خەریکە وردە خۆی لە جمهوری لەژێر دەستوباڵی جمهوری ئیسلامی دەکێشێتە دەرەوە و خۆی لە عەرەبستان نزیک دەکاتەوە یا لە خۆی لە وڵاتانی عەرەبی نزیک دەکاتەوە بەگشتی، و قسە و باسیەوە هاتوۆتە گۆڕێک کە حەشتی شعبی لە ناو ئەرتەشی عێراق ئەدغام بێ.
من ناڵەمە پرۆسانە هەمووی تەکمیل بووە بەڵام ئەوانە دەتوانن بەشێک بن لەو نەرمشەی کە کۆماری ئیسلامی لە خۆی نیشانی داوە یا مثلەن بعضێک محدودیت بۆ جمهوری ئیسلامی هەر لەو پێناوەدا پەیدا بووە مثلەن فەرزکە ئەگەر جمهوری ئیسلامی پێشتر هەڕەشەی دەکردی ئەگەر حەملەم پێ بکەن ئێوە ماڵەکەتان لە شوشەیە ئەوە عەرەبستان لەبەردەستمە ئەوە برجەکانی دووبەی لەبەردەستمە ئێمارات لەبەردەستمن هەملەیان پێ دەکەم ئێستا ئەو هەربەشی لە سندراوەتەوە مناسبات لەگەڵەوانە عادی بووەتەوە ناتوانێت هیچ وەخت ئەوانە وەکو بەستلا گرۆکەشی بەکاربێنێ بۆ فشارهێنان بۆ ئەوەی کە حملەی پێ نەکەن هەروەها مەسەلەن دەبینین کە سلاحی قسە لەسەرەوەیە کە سلاحی دژی هەوایی بدەن بە هەرێمی کوردستان بە هێزی پێشمەرگە لێرە کە ئەوە فەورەن جمهوری ئیسلامیش کاردانەوەی بووە دەرڕاح مەخصوصمەوەیە کە لە مەجموعدا ئەوە هەر جمهوری ئیسلامی نییە کە بەسلا زەمانەتی مانەوەی خۆی وەردەگرێ بەڵکە ئەو زەمانەتەی بەهایەکی بۆ پەرداخت دەکە و ئەو بەهایش عبارەتە لەو سازشانەی کە مەجبورە بیکە لەوەخەدەوە عاملی دەرەچین یعنی چ دەستوەرتێوەردانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە و پاشەکشەی بکو ئیمتیازێک دانی ئیمتیازێک بە ڕۆژاوا و ڕاحەتکردنی بەرژەوەندەکانی و چ هەر نوع سازشێکیش کە لە هەر زمینێکا دەگەڵ ئەمریکا بیکات ئەوە دیارە ئەوانە بدێوبستان و سەرنجام دەتوانن بڵم بە تەعادولێک دەگایتر بە تەعادولێک دەگا ئەوە شتێک دەدا ئەو شتێک وەردەگرێ و نهایەتەن ئەم دوانە ڕێک دەکەون یعنی ڕەوتەکە بەرەو ئەوەیە کە ئەم دوانە ڕێککەون بەڵام شتێک کە دەمێنێتەوە ئەوەیە ئەو عواملی کە بحرانی دروستکردبوو لە کۆمەلگای ئێران ئەوانە هەر لەسەر جێی خۆیان هەن ئەو عواملی کە بحرانیان دروستکردبوو لە کۆمەلگای ئێران کامانە بوو پێش هەموو شتێک ئەو شکاف عەزیمەی کە بینی خەڵکو دەسەڵات پێشاد بوو ئەولەوێتەکانی ڕێژیم و ئەولەوێتەکانی جەماوەری خەڵی یەک نین ڕژیم هەوڵ دەدا بۆ مانەوەی خۆی بە قیمەتی سەرکوت بە تەقوێتی هێزە سەرکوتگەرەکانی بە زیادکردنی بودجەی نظامی و بودجەی بودجانەی کە مانەوەی تەزمین دەکا ئەولەوێتەکانی خەڵی ژیانی باشتر ئازادی و هەموو ئەو شتانەیە کە خەڵک داوای دەکا و ئارەزووی دەکا ئەوانە یەک ناگرنەوە دژ بە یەکن ئەوە لەسەر جێی خۆی ماوە بحرانی اقتصادی لەسەر جێی خۆی ماوە ئەو بحرانەی کە هەموو کەس ئقراری پێدەگا خودی سەرانی ڕژیم و کارشناسانی هەمووانە نایشارنەوە بەڵام خۆ ممکنە یەکێک بڵێ بە بحرانی اقتصادی ناڕوخێ ممکنە بڵێ ڤێنزوێلاش بحرانی اقتصادیە ساڵهایە دەگەڵی هەڵکردووە بەڵام لێرە مەسئلە ئەوەیە کە لە هەمان کاتدا ئەو ڕێژیمە توانای سەرکوتیشی محدود بووتەوە یعنی بچ دەلی توانای سەرکوتی محدودەوە بە دلیل جەسارەتێکی خەڵک پەیدا کردووە بە دلیلەوەی کە ئەو کوشتارش کە کردی ئەو زەبر و زەنگەش کە بەکاری هێنا کە ئەو ڕۆژانەی ئەترافیان کردووە تەنانە نزیک بە 25 تا 30 هزار پەروەندەیان بازبینی کردو ڕسیدی جیان پێ کردووە و نزیک بە 100 هزار کەسیان ئازاد کردو کە بڵێن لانیکەم 50 هزار کەسی زیندانی سیاسی بوو کە یعنی دیارە ئەوەندەیان دەستگیر کردبوویتر بەو قیمەتە یعنی تۆ تەماشاکە نزیک بە 50 هزار کەس خەڵی دەستگیر کرد ئەو هەموو خەڵکە بکوژی بەڵام هێشتا ئەو کۆمەلگا لە جموجۆڵ نەکەوێت هێشتا تەماشاکە حرەکەت هەیە سەرهەڵدان هەیە مبارزە هەیە هەروەکو ئەرزم کردن کۆماری ئیسلامی ئێران وە ڕۆژاوا دەتوانن بحرانەکەی خۆیان چارەسەرکەن ڕێککەون و سەرەتاکانشی دەرکەوتووە بەڵام ئەوی بۆیان چارەسەر ناکرێت ئەمرازەکانی بەدەست ئەوانەوە نییە ئەمەیە کە لە خوارەوە لە جریاندا لێرەدا خەبات لە سەرشەقام دیارە زۆر مهمە و هەموو کەسیش وا دەبینەوە عیشەکە ڕوتی خەباتی سەرشەقام و تەزاهۆرات خۆپشاندان وەکو سەماگەی سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ژینا وەکو ئەوە نییە تۆزێک ئەوەی کردو بەڵام ڕێگا چارە ئەوەیە دەبێت خەڵک دووبارە بێنەوە سەرشەقام بەڵام خەڵک چۆن دێنەوە سەرشەقام خەڵک بە چ شێوەیەک دێنەوە سەرشەقام بە بڕوای من ئەوە لێرەدایە کە زۆر مهمە کە ئێمە بزانین ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی چاپ ئۆپۆزیسیۆنی شۆڕژێر چ ڕێگایەک دەتوانین بگرینە بەر کە خەڵک بێنەوە سەرشەقام ئەگەر سەڵتەنەت تەڵەب ئەگەر جناحی بۆژوایی ڕژیمی ئیسلامی پێی وایە بە ئومێدێک کە بە خەڵکی بدا لەلایەن پشتیوانی غەربەوە یا دەستێکی دەرەکی هەمووانە شرایەتی بخۆڵکێنەی کە خەڵک بێنێتەوە سەرشەقام ئێمە چه ئامرازێکمان هەیە کە خەڵک بێنەوە سەرشەقام ئێمە ئەمرازەکەمان عیبارەتە لەو مێکانیزمەی کە خەڵک بە تەوری تەبیعی
بۆ دابینکردنی نیازی ڕۆژمەڕەی خۆی بەکاری دێنێ. ئەوەش کە عبارەتە لە ئەو مبارزاتی کە ئێستا لە جەریاندا کەوایە ئەوەی کە ئێستا لە جەریاندا لە ئێرانێنی مبارزەی کرێکاران سابی مبارزی معلما مبارزی ماڵباختە و ژناوان و هەر کەس کە زوڵمی لێ دەچێ و هەست دەکا بەوەی کە مەجالێکی هەیە بۆ دەربڕین ناڕزاتی و ئەترازی خۆی ئەوانە لە ڕێگای ئەوانەوە شەقام جارێکی دیکە دەبوژێتەوە و ئێمە کارێک کە دەبێ بیکەین وە کارێک ئێستاش سەرەتاکانی دەرکەوتۆ کە سەرکەوتوانە خەریکەچێتی پێشیار ئەوەیە بۆ نێوە ئێمە دەڵێن کە ئەم جنبشی متالباتیە چونکە لە درێژەی بزوتنەوەی ژینادایە و لە جەرگەی بزوتنەوەی ژینادا بەڕێوە دەچێ ئەمە لە واقعدا ئیدامەی ئەو شۆڕشەیە بۆیە فەرقی ئەوەی ئێستا لە کادا دەگەڵەوەی ساڵ و نیە 2 ساڵ لەوە پێش بزوتنەوەی متالباتی بوو ئەوەیە کە ئەو جەلسەکەی پێشوش باسم کرد کە ئەمە پشت ئەستورە بە خەباتی بە شۆڕشی ژینا کە شۆڕشێکی سەرتاسەری و زۆر ئومێدبەخش بوو بۆ هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکرد بۆ ئێرانیش و شانازێکەشی ئەوە بووکە بۆ خەڵکی کورد ئەوە بووکە لە کوردستانەوە دەستی پێ کرد. پس کەوایە ئێمە دەبێ ئومێدەوار بین متا یەکشت بڵێم ئەویش ئەوە کە ئەگەر ناومێدیەکەیە ئەگەر یەسێکەیە ئەوە لەکوێوە سەرچاوە دەگرێت ئەو یاسا ئەو ناومێدیەکە منیش زۆر کەسیش هەستی پێ دەکەین ئەوە لەو ڕێگایەوەیەوە کە کەسانێک لایەنگەلێک بونگاهایکی تەبلیغاتی و ڕاگەیاندن بەرژەوەندی هایەک هەوڵیاندا بۆ ئەوەی کە خەڵک ئومێدەوارکەن بە سەرکەوتنێکی ئاسان بە سەرکەوتنێکی زوودرەست بە سەرکەوتنێکی خێرا ئەو کەسانەی کە چاوەڕێی ئەو سەرکەوتنەی ئاسانەی خێرابوون پیان وابوو لە سلمانجی دوای شۆڕشی ژینایەتی وردە ڕێژیم گوڵەڵی کەوتە رێژیم تەواو و دەڕوخێ ئەوانن کە ئەمڕۆ وەختێک ئارزۆکەی ئەوان بەراوردە نەبووە تووشی یاس بوون ئەگینا خۆ ئێمەمانان هەمیشە دەمانکوت پێداویستەکانی سەرکەوتنی شۆڕشێکی کۆمەڵایەتی شۆڕشێکی سیاسی چیە دەمانکوت خەڵک جەماوەەر بە هێزی خۆی نەبێ ڕزگار نابێ و هێشتا ئەو لەو ئاستەدا جەماوەەر نەهاتۆتە مەیدان ئومێدێکمان نەبووەوەی کە دەخالەتی ئەمپریالیستی و دەخالەتی قدرت دەسەڵاتەکانی گەورە لەسەرەوە ئاسان کارێکمان بۆ بکەن و لەو نەهامەتیانن ڕزگارمانکەن ئومێدێکمان بۆەوە نەبوو کە وایە لەسەر هێزی خۆمان حسابمان دەکرد و هێزی خۆشمان هێشتا هەموو هێز و توانایەکەی خۆی لە ڕووی ڕاهبەریەوە لە ڕووی تەشکیلاتەوە لە ڕووی ئاگاهیەوە لە ڕووی ئەوانەوە نهێنا بوو مەیدان من پێم وایە زۆر ینی بارودۆخێکی دڵخۆشکەرە حملە بە مجاهدین یا حملە بە یا تەحویلدانەوەی ئەسیرەکانی تروریستەکانی جمهوری ئیسلامی یا مەسەن سازی لەسەر پرۆژەی ئەتۆمی ئەوانە هیچ کامیان بڕای من نابێ ئیجازە بدەین و واقعیش نییە ئەوانە نابێ خەڵک ناومێتکەن و ناتوان خەڵک ناومێتکەن لەبەرەوە ئومێدێک نەبوو بەوە لەو ڕێگایەوە کارێک بکرێت بەحسی شیریکە لە پرسیارەکاندا من بۆی کە زۆر ئەوانم پێشتیان لێکراوە زۆری لەسەر نەچین مەسەلەی ئۆپۆزیسیۆنە جارێ ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بەگشتی دیاردەیەکی یەکدەست نییە ئێمە دەزانین کە بەرامبەر بەو ڕێژیمە ئۆپۆزیسیۆنێکی زۆر جۆراوجۆر کە لە کەم شوێنی دنیا سابقی هەبووە بەم شێوەیە پێکاتوە لەوانەوە بگرەکە دایانەوێ هەر ئەو ڕژیمە ئیسلاحکان یا ئەوانەی دایانەوێر ئەو ڕژیمە بگۆڕن بەبێ شۆڕش کە ئەوەش ئەلبەتە ئەو بۆچوونەش ناوی ساحتەڵبەکانەوە ئێستا پەیدا بووە ئەوانەی کە دایانەوێت نظامی پاشایەتی بنەوە سەرکار ئەوانەی خوازیار نظامێکی لیبەراڵی لایەنگری ڕۆژاوا و پشتیوانی ڕۆژاوان ئەوانەی خوازیاری نظامێکی سەرمایهداری دەوڵەتین و پێیان وایە سۆسیالیزم لەو ڕەنگەیەوە بەدەست دێ کۆمۆنیستەکان کە خوازیاری شۆڕشی کۆمەڵایەتین و ئەوانش بەرنامە و ڕێبازی خۆیان هەیە ئەمانە بە ئیزافی حزبە نەتەوەیەکان وەکو حزبەکانی کوردستان یا شوێنەکانی دیکە کە ئەولەویەتیان نەمانی سیستەمی نەتەوایەتیە بە بەرنامە و ڕێبازی جیاوازەوە هەر کام لەو ڕەوتانە بەرنامەی جیاواز استراتێژی جیاواز سیاسەتی جیاواز پێشینەی مێژووی جیاواز پێکهاتەی تەشکیلاتی جیاوازیان هەیە بۆیە لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئێمە ئەرزیابیەک بەدەستەوە بدەین لە موقعیەتی ئێستای ئۆپۆزیسیۆن ناتوانین هەمووی ئەوانە بخەینە پەکەیجێک و
خەسارناسیان وەکو یەک بۆ بکەین یعنی خەسارناسیەوانە وەکو یەک ئەو نییە وەکو یەک نییە واقعیت ئەوەیە کە کلێنێکی گەورە کەوتۆتە نێوان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و حزب ئۆپۆزیسیۆنەکان ئەوە وازەحەیەن ینی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کە عومدەتەن ڕەهبەرەکانیان لە دەرەوەی وڵاتە نێونێوبانگیشیان هەیە بەسەر بۆ ڕاستیانەوە لە بە دەرەجەیەکی زۆر لە بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ئێستای کۆمەلگای ئێران بێگانن لێ کلێن لە بینیاندا هەیە بزوتنەوەی کرێکاران بزوتنەوەی ژنان لاوان خەڵکی پراوێزنشینی شارەکان شۆڕشی ژینا بزوتنەوەی نەتەوایەتی حتا نەتەوەکانیش جیاوازی کوردستان فقط دەبێت لەبەر چاو بگیرێکە تا ئەندازێک ئەو فەرقی هەیە بەڵام هەمووی ئەوانە تا حدێکی زۆر بێگانن یا پراوێز کەوتون لەو جنبشە کۆمەڵایەتیانەکایە لەوەها شرایطێکدایە کە ئۆپۆزیسیۆن ئیتر ناتوانێت لە موقعێتێکدانێ ئەو ئۆپۆزیسیۆنە ناتوانێت ڕوودا و بخۆڵخێنێ بەڵکە چاوەڕوانی ڕوودا و دەکات تا کەڵکی لێوەربگرێ ئەلبەتە ئەوەش موقعێتێک نییە خۆ بڵین بە سەرزەنشکردنیان تەوزیح بدرێ ئەمانە شرایطی سیاسی و 4 ساڵی ئێران و ئەو سەرکوت و خەفەقان و ئەو وەزعەتی منتەقەی و جیهانی و هەمووان دەستیاندا دەستێک و وەزعەتیان پێکەنا وەلی بە هەر حاڵ ئێستا ئۆپۆزیسیۆن نەقشی هەیە دەوری هەیە بەڵام دەور و نەقشی چاوەڕوانیە بۆ ئەوەی کە ڕووداوێک بخوڵقێ جاویشتوانی کاریگەری سەردانێ کەمانشی مەدیتمان لە شۆڕشی ژینادا خب هەر لایەنێکی ئۆپۆزیسیۆن لە ڕێی ئامرازهایە کە هەیان بوو بەتابەت لە تەبلیغات و لە دەروەوەی وڵاتەوە بە پشتیوانیکردنی مثلا 100,000 نەفری لە برلین لە دەروەوە وڵات لە تۆرنتۆی کانەدا لە وڵاتانی دیکەی ئەوروپایی پشتیوانیان لێکرد نەقشی دەوری خۆیان نیشاندا چەپی ڕاستی هەموو جۆرێکی یا ئەمرازایکی تەبلیغی کە بەدەستیانەوە بوو خەخباریان بڵاو دەکردەوە بە شێوەی جۆراجۆر بەڵام خودی حادثەکە ئەوان نیان خۆڵخاند بوو خودی حادثەکە یعنی شۆڕشی ژینا ئەوە نەبوو کە ئۆپۆزیسیۆن خۆڵخاند بووی تەنها لە کوردستان فەرقێک هەبوو ئەویش ئەوانەی کە بەسلا ئەو تەسیریاندا دەنا خۆ نشان دەزانی ئەمە دەبێت شۆڕشێکی ژینە گەورەی وەکو شۆڕشی ژیان ئازادی لێ دەکەوێتەوە بەڵکە حرەکەتێکی شۆڕژێرانەی انقلابی بوو وەکو حرەکەتێکی دیاریکرااو کە نابێ خوێنی ژینا بە فیرۆ بچێ و نابێ بەنهێنی ئەسپەردە بکرێ و نابێت لە دوور لە چاوی خەڵک بشاردرێتەوە ئەوە نەخشی تا ئەندازێ ئاگاهانی پێ و بەڵام مەجموعەن ڕووداوەکە ڕووداوی ئەوەی کە لە سەڵی ئێراندا و دوای ئەو کاردانەوە گەورە منتەقەی و جیهانی پیدا کرد ئەو ڕووداوی نەبوو کە ئۆپۆزیسیۆن خۆڵخاند کەوایە من قسەکەم ئەوەیە کە بنابەرین ئێمە ناتوانین هەمویان بکەینە ناو چیسەیەکەوە و ئەوە حسابیان بۆ بکەین ئەمانە هەر کامیان جیاوازی خوانەیە و هەر کامیان تحلی خۆی دەگرێت هەرچەند پێم وایە کە خەسارناسێکی گشتیش هەیە بۆ هەمویان کە دەتوانین لە فرسەتی کەدا لەسەر ئەوەش بچین بزانین چه خاڵێ چی گشتی هەیە کە دەتوانێت موقعیەتی لە نامساعدی ئێستای ئۆپۆزیسیۆن تەوزیح بدە بەڵام بات زۆر بێنەوە سەر مەسئلەی کوردستان و ئەو دابڕانانەی کە تا ئەو جێگای کە بە کوردستان مەربوتە و بە هەزە سیاسەکانی کوردستان مەربوتە تۆزێک لەسەرەوە بچین دابڕان و جیابوونەوە لە ناو حزب سیاسیەکاندا ئەوە واقعیە و لە سەتی ئێراندا واقعیە لە سەتی کوردستانیدا واقعیە و تایبەت بە کۆمەڵە و بە هێزە چەپەکانی نییە ئەوە دەردێک کە تووشی هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بوو سارەسەری ئەو دەردە بە ئیرادە و بە ئارەزوو بە نەسیحەت و بە ئامۆژگاری ئەخلاقی ناکرێت پێویستە هۆکارە واقعەکەی بناسی جا ئەم هۆکارانەش بۆ هەموو حزبێک و لە هەموو شوێنێک شەرت نییە ڕێک وەکو یەکوابێ هەر کامش جیاوازی خۆی هەیە بە بڕوای من ئەگەر لە بەرنامە و ئامانجی نهایی و ڕاگەیاندراویان لە استراتێژی سیاسی و حزبانە لەوانەدا جیاوازیەکی قابلی تحمل یا قابلی علاج نەبینین یەک هۆکاری سەرەکی و قابلی دەرک و وازح ئەوەیە کە ئەم حزبە سیاسیانە لە جەماوەر دابڕاون
و یان مەشغەڵەکانیان لە مەشغەڵەکانی جەماوەر و کۆمەڵ دوورکەوتوتەوە. ئەمە هۆکاری سەرکی، بەڵام دیارە لە پاڵەوە هۆکاری سەرکیە کۆمەڵی هۆکاری لاوەکیش هەیە. قەزیە ئەوەیە دەردەکە من پێشتیش کتومە دەردی ماسیەکە کە لە ئاو دوورخرابێتەوە ئەوە دەرمانی نییە، ئەو ماسیە دەرمانی نییە لە ئاو دوورخرابێتەوە مەگەر ئەوەی کە ڕۆژی لۆژان یا بە زووی پێشەوەی کە تێدا بچێ بگێتەوە دەستی باوەکە خۆی ڕابکە. حزبێکی شۆڕژگێر حزبێکی سیاسی شۆڕژگێر بەبێ پێگەی کۆمەڵایەتی و یان بەبێ هەوڵی جددی بۆ بەدەستهێنانی پێگەی کۆمەڵایەتی قەناکە، بەڵام هەوڵێکی جددی بدا و ببینینەوە ڕۆتە و ئەمە بە ناچار کە ئەوەی نەبێ بەبێ ئەوانە بە ناچار خۆی بە گیرروگرفتەکانی ناوخۆیەوە خەریک دەکات، بە ناچار بە گیرروگرفتەکانی ناوخۆیەوە خەریک دەبێت، بە ناچار خۆی دەبێ خۆی دەبێتە مەوزوعی کاری خۆیەوە. چارەیە چارە ئەوەیە ئەو ئاڵقانەی کە بە مەوزوعی کارەکەیانەوە دەیان بەستێتەوە ئەو ئاڵقانە بدۆزینەوە محکەم بەدەستیانەوە بگری. ئەمە ڕێگا چارەی بەرگریکردن لە ئینشعابات و لە هەموو ئەوانەیەوە ڕێگایەکی معجزە ئاسای دیکەش نییە هیچ. ئەزمموی هەموو ئینشعاب و دابراورەکانی ناوڕەوتی ئەوەی کە بێدەڵ ڕەوتی کۆمەڵە یا بڵین هێزی ناوهێزی شەب لە کوردستان هەمووی ئەومان پێ نیشان دەدا کە ئەگەر لە کاتی جیابوونەوە و دابڕانەکاندا نەک مەشغەڵەکانی خۆمان بەڵکو و مەشغەڵەکانی جەماوەر پێوانە بوونایە بۆ هەڵسەنگاندن دەکرا ڕێگاچارەی باشتر بۆ چارەسەرکردنی ناکۆچەکان بدۆزینەوە و دابڕان و ئینشعاب ئیلزامەن تەنیا ڕێگاچارە نەبێ. جاگەر لەسەر ئەم واقعیەتە سەرەکیە تەوافقمان بوو، یعنی زانیمان کە دابڕان لە خەڵک جیابوونەوە لە خەڵک جیابوونەوەی مەشغەڵەکان لە مەشغەڵەکانی جەماوەر ئەمانە هۆکاری سەرەکی ئەو بحران و ناکۆچی و کەشمکێشانی ناو حزب سیاسیەکان و ئەزم لە ناو لە کوردستانی و ئەزم لە ناو دەریانی کشکە دەریاناتی جۆرادۆریش کە لە چەپی کوردستانەوەن و بەنیا بناوی کۆمەڵەوە کار دەکەن. ئەگەر لەسەر ئەو واقعیەت سەرەکی تەوافقمان بوو ئەو جار دەکرێت بچینە سەر هۆکارە لاوەکیەکانی دیکەش، وەکو ئەوەی کە مەسەلەن گویا ئیدئۆلۆژی جێگای سیاست بگرێتەوە، وەکو ئەوەی کێشەی سیاسی بەیانی شخصی پەیدا بکات، وەکو ئەوەی کێشەی شخصی ئەو بەیانی سیاسی پێ بدرێت، وەکو ئەوەی کە کێشە لەسەر مەقام و ناوبانگ و دەسەڵات و شتی لەو چێشنە بێتەکایەوە ئەوانش دەتوانێت لە جێ خۆی بێ. بەڵام واقعیەتەوەیە کە ئەگەر ئێمە لەبیرمان ئەو هۆکارە سەرەکیەمان لەبیر بچێتەوە ئەو وەختە ناتوانین تەوزیعی ئەو موقعیەتە بدەین بە تەنیا بە تەوسیەی ئەخلاقی یا بە تینەت و شخصیەتی ئەو نقطەیەکی دیکە وازەحە ئەوەیە کە موقعیەتی حزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات لە کوردستانی عێراق گۆڕدراوە و دەستگۆڕدرێ زۆرترش دەگۆڕدرێ، ینی ئەو موقعیەتی ئێستا هەر ئەوەی چەند مانگ لەو پێشنێ ئەوە وازەحە. بۆ چارەسەرکردنی گیرروگرفتەکان گفتوگۆ لە جەریاندایە، هەم لە نێوان ئێمە و حکوومەتی هەرێم و هەم لە نێوان جریانە سیاسەکانی مستەقل لە هەرێمی کوردستانیش لە هەردوو جهتەوە گفتوگۆ لە گۆڕدایە. لەم گفتوگۆیانەدا هەردوولا بەرژەوەندی خۆیان هەیە. ئێمە بەش بە حاڵی خۆمان چەند خاڵی سەرەکیمان هەیە کە وەکو بەرژەوەندی خۆمان تاقیبی دەکەین. یەکەم جمهوری ئیسلامی نەتوانێت لە ڕێگەی هێنانی ئەو فشارانەوە ورەی خەڵکی کوردستان لە خەڵکی کورد لە کوردستانی ئێران دابەزێنێ، ینی ئەو شوشۆقە ئەو مقاومەتە ئەو خۆراگریە کە ساڵهای ساڵە بەردەوامەوە هەر فرسەتێکی لەبار کە هەڵدەکەوێت بە شکڵێکی جەماوەری خۆی نیشان دەداوە جملە لە شۆڕشی ژینادا دیتمان و لە مەقاتعی دیکەدا بەردەوام دیتومانە ئەو شوشۆقە بۆ جمهوری ئیسلامی زۆر مهمە دای بمرچێنێتەوە لە بینی بەرەوە. یەکێک لە ئەمرازەکانیشی ئەوەیە کە ناومێدیان کە لە حزب سیاسیەکانیان، بۆیە ئەوە زۆر مهمە بۆ ئێمە لەو گفتوگویانەدا کە لە جەریاندا لەگەڵ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەم مەسئلەیە لەبەر چاو بێت. بەڵام ئەم بەرژەوەندیە چۆن دابین دەکەین؟ یەکان بە پشتەستن بە خەباتی کە خەڵ لە ناوەی کوردستان لە ئێمە بە حکوومەتی هەرێم بە حزب سیاسیەکان بە هەموو دنیا
دەڵێن بابە ئێمە جریانێکی بێڕیشەنین ناو کۆمەلگایەدا، ئێمە جریانی مجموعەیەک جریانی سیاسین کە هەر کەسە بەپێی سیاست و ڕێباز و استراتێژی خۆیەوە نفوزێکی هەیە کە توانیوێتی تەسیر دابنێەوە دۆست و دژمن ئقراری پێ دەکات. جمهوری اسلامیش ئقراری پێ دەکات. جمهوری اسلامی ئەگەر ئەوەی شک نەبردبایە چی بۆی دابووکە پیلە بە مەسەلەن چەند گروپی سەکدار بگرێت لەو دووری مەرز ئەو هەموو شێشەی دیپلۆماسیش بۆ خۆی بخۆڵکێنێ ئەو دیارە جێگایەکی دێشێ دەردێکی هەیەتن کەوایە ئەوە هێزێکی واقع دەبێ حسابی بۆ بکەیت نە ئێمە بە هەمووان دەڵێن کە حسابی هێزی ئەمە تەنیا ئەو تعداد نەفراتە و هێزی چەکدارە یا تشکیلات یاچیە لێرە لە بەرچاوتانە ئەوە مەبینن بەڵکە ئەمە تەواوی هێز و توانا و نفوزەکەمان و ئەوی داهاتوومان لەسەر بیناکرا و خەڵک ئومێدەواری بە شۆڕشی داهاتوو ئێرانی لێکەوێتەوە ئەمانە لە ناوەوەی وڵاتن یەکەم دووەم پێشبەستنە بە نفوزی جەماوەریمان لە خودی هەرێمی کوردستان بۆ ئەو یعنی ئەمە لە ناو جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان من دەڵم باسی کۆمەڵە دەکەم جارێک خەڵکی کەش داعای خۆی بکە لە ناو جەماوەری هەرێمی کوردستان خەڵک خۆشەویستە حکوومەتی هەرێم هیچ هێزێکی سیاسی ناتوانێت ئەو خۆشەویستە لەبەر چاو نەگرێت هەر ئێستا دەرگای سەدان ماڵمان بۆ کراوەتەوە کە ئەگەر فشارێکی خارج لە چاوەڕوانیتان بۆ پێشهات ماڵی ئێمە ماڵتانە ئیمکانات ئێمە ماڵتانە باغ و ڕز و مەزرا و شوێنی ژیانتان ئێمان لەگەڵتانە دەرگای مزگەوتیشان بۆ کردوینەوە کە ئەگەر خەتەرێ بۆ پێشهات مزگەوتیش لە اختیارتاندا مزگەوت کە دەزان ئێمە هێزێکی سەب و کۆمۆنیستینەوە جاری شوێن باسم کرد فکر لەوە بکەنەوە ئەم هێزێک بەو دەرەجە لە نفوز ئاسان نییە خۆ هەر بڵایشی گەرەکرد و بەدەستی بێنی بزگە لەوانە ئەخر خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانی ئێران ڕۆژهەڵات و باشووری کوردستان لە تنگانەکاندا بەدەم یەکەوە بوون ئەو مێژوە ئەوەندە دوور و درێژ نیە لەبیر چوو بێتەوە ئەو مێژوە لە بیرەوەری خەڵکیدا هێشتا ماوە هێشتا نەسلێکی پرسەر نەناوە لەبەرەوە ئەوەش معلومە کە ئەگە ئەو پشتیوانیە بەردەوامە و ئەو نیازەی ئەو دوو خەڵکی ئەو میلەتە لە دوو بشی ئەو منتەقەیەدا چەندە بۆ یەکتر حیاتیە من دەڵێم تەمەشاکەن تەنانەت نەک حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت دەوڵەتی عێراقیش نەیتوانیوە ئەوەی کە دەیهەوێ بەسەر مەسەلەن ئوردوگای مەخموری دابسەپێنێ ئەوە تازەوە منتەقەیە لە اختیاری ئەوان لە دەسەڵاتی ئەوانە بۆیە دیارە نیرویەکەیە هێزەکەیە موقعیەتێکی دیاریکراو هەیە کە فەراترە لەو تەعداد هێز و ئەفرادی چەکداری کە لە دەوروبەری خۆمان دەیبینی و گوایە یا ئەو تەشکیلاتەی کە ئەلەنیە لێرە بێگومان دەڵێم حکوومەتی هەرێمی ئەو پێشینە ئەو مێژوویە ئەو هاوپشتیەی لە بەرچاوە وەکو فاکتۆرێکی گرنگ دەیبینێ و پێویستە بیبینێ دوو هەمشت لەو گفت ئەوە دەڵێن نکتەی یەکەم بوو لە بەحسی بەرژەوەندیەکان و لە بەحسی ئەوەی کە ئێمە لە چ مۆقعیەتێکدا خۆمان دەبینی ئێمە دووەمشت ئەوەیە ئێمە خەباتی چەکداری خۆمان یا پاراستنی سیمای حزبی چەکدار چون ئەوە ئێستا بۆ ئێمە مهمە ئەمە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان درێژە نادەین ئەوە ساڵەها شارووامان کردو یعنی یەکێک لە هۆکارەکانی یەکێک لە هۆکارەکە لە 30 ساڵ لەوە پێشەوە کۆمەڵە ڕعایەتی کردو هەوڵی داوە ئەو مەرزانە بەکار نەهێنێ یا هەرێمی کوردستان وەکو پشتی جەبهەیەکی هێزی چەکداری خۆی حسابی بۆ نەکا یەکێکیان ئەوە بوو یەکیان ئەوڵەتە یەکەمیان ئەوە بوو کە پێمان وا بوو کە دەبێت مەجال بدرێ بۆی کە خەباتی مەدەنی پەرەبستێنێ مەجال بدرێ بۆی کە زۆرێکی دیکە لەسەر هەڵدان کە جەماوەری خەڵک دەرگیری خەبات بۆ ڕزگاری خۆیان بکە ئەوە بەرینە پێشێ ئەوە هۆکاری ئەسلی بۆ پێیانەوە بۆ کە خەباتی چەکداری ئستا بارودۆخەکەی لەبار نییە بۆ ئەوە پێویستە خەڵک چاوەڕوانی قارەمانان و ڕزگاری دەرانێک لە دەرەوەی سوورەکان نەبن ئەو بەجێ خۆی بەڵام لە پاڵ ئەوەدا ئەوشمان لە بەرچاو بوو کە ئێمە نابێ بە هەزینەی خەڵکی هەرێمی کوردستان محاسرەی اقتصادیان محدودیت بۆ دروستکردنیان فشار بۆ هێنانیان ئەمنیەت
ئەمنیەت لەبێ بردننی ئەمنیەتیان بەو قیمەتە ئێمە خەبات چەکداری خۆم دێ ئەوە احساسی مەسئولیەتێک بوو بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستانەمان بووە تا ئێستاش هەر ئەوەیە یعنی ئێستاش دەڵێن ئێمە ئۆردوگاکانمان و استقرارمان لە هەرێمی کوردستان وەکو پشتی جەپەی خەباتی چەکداری خۆمان بەکاری ناهێنی ئەسەن بوونمان لێرە سەر ڕای تایبەتمەندیەکانی کە بەخەر لەناو میلەتێکداین میلەتێکی واحدین وەکو میلەت سەر ڕای ئەوانە بەڵام بوونمان لێرە ئەگەر مەسلەی چەکدارێ مەسلەی چەک لێگەڕین وەکو بوونمان لە هەر شوێنێکی ئەوروپا وایە وەکو بوونمان لە ئەڵمان وەکو بوونمان لە سوێد لەوێش هێزی جوان دێن پێمان ملحەق دەبن هێزی تازە نەفەس و جوان دێن لێرەش هێزی جوان دێن هەرێمی کوردستان لەو لە حازەوە بۆ ئۆپۆزیسیۆن موقعێتێکی وەکو هەموو موقعێتی وڵاتانی دیکە هەیە کە ڕێگای پێداون یا ئیمکانیان پیدا کردو بە دلی شرایطێک تەوازونێک موقعێتێک هەیە بتوان لێرە فعالیت بکەن نە ئەڵمان و نە سوێد نە فەڕەنسا نە هیچ وڵاتێکی ئەوروپای بە ئاسانی ناتوانێت و بۆی نییە ناتوانێت شرایطەکە جۆرێک نیە کە بتوانێت مانێ حضوری ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی بێت دەر نکتەیەک بڵم بەڕاستی ئەوەی کە تەشابوهی بینی ئێرە ئەوروپا ئەوە تەماشاکەن لێرە هێزی ئەمە دائیمەن نوێ دەبێتەوە دائیمەن یعنی جوانی تازە دیان پێمان پێوەست دەبن دەورە دەبینن ئاموزش دەبینن ئەینە لە ئەوروپاش وایە ئەگەر ڕفیقەکان کەسانی لە کۆنفرانسی کۆڵندا حضوریان بوو بێ تەنیا ئەو هێزانەی کە لە کوردستان پێگەیان هەیە لە کوردستان حضوریان هەیە تەنیا ئەو هێزانە بوون کە جوانان تێدا سخەنگویان بوون وتەبێژیان بوون فعالیان بوون لە تەدارکاتچیەکەیەوە بگرە تا وتەبێژەکەی تا پانێلسێتەکەی باقی ئۆپۆزیسیۆنی ئێران هەمووی بەداخەوە تەمەنی لە 60 بۆ سەرەوە بوو لە 70 بۆ سەرەوە بوو دێوەمانای ئەوەیە کە خەباتی شۆڕژێران لە کوردستان موقعیەتی تایبەتی کە کوردستانەتی ئەو زەرفێتەی پیدا کردووە کە دائیمەن هێزەکانی نوێ کاتەوە جوانی کاتەوە ئەوە نییە کە مەسەلەن ئەوە هەرێمی کوردستان بێ کە تایبەتمەند تایبەت بێلەوە لەبەرۆ منطقینە جمهوری ئیسلامی لێرە فشار بێنێ بۆ سەر هەرێمی کوردستان فقط مەگە پێی بڵە چونکە ضعیفترە مەجلیس دەسەڵاتم بەسەریدا دەڕوا وا دەکەم ئەگنا هیچ منطقێکی تێدا نییە پس کەوایە ئێمە لێرە لە هەرێمی کوردستان هەر خەریکی ئەو کارەین کە لە ئەوروپا دەیکەین دەمێنێتەوە کە ئەدی چەک چێ لەونەوەدا بوونی چەکیش عینەن موقعیەتی تایبەتمەندی خودی کوردستان و عێراق لە عێراق هەموو کەس چەکدارە لە کوردستان هەموو کەس چەکدارە ماڵ نییە لە کوردستان بنێنی بێ یا باشکرا لانیکەم چەکێکی تێدا نەبێ ئایا ڕۆژێک لە ڕۆژان ئەو وڵاتە خەلی سەلا دەکرێت ئەسەن پێویستە و کارە بکرێت ئەسەن ببوونەی ئەو ئەمنیەت لێرە کەوتوتە خەتەرەوە هیچ کام دەوانە نییە بەپێچەوانەوە خۆی شرایطێکی ڕاگرتووە کە بتوانین مەسەلەن لە کاتی پێویستدا بەرامبەر بە تعرضی وەکو تعرضی داعش یا هەشتی شعبی هەر معیارێکی دیکە بتوانین مقاومەت بکەین لەبەرەوە ئەمەش وەکو خەڵکی کە دوژمندارین و دوژمن بنابەری چەکیش زۆر تەبیعیە بە لە پێناوی ئەوانەدا کە ئەرزم کردن سێهەمین شت ئەوەیە کە ئێمە دەگەڵ حکوومەتی هەرێم و دەگەڵ بەرپرسانی دەسەڵاتدا لە هەرێم لەسەر ئەوانە گفتوگۆ داین و وتومانە پێیان ئێمە ئوردوگاکانمان غێرە نظامی دەبێت شوێنی کاری فەرهەنگی و کاری مەدەنی و کاری لەو چەشنە دەبێت ئەو کارانێک کە لە ئەوروپا و لە هەموو جیاکەیەکی ئێمە سنوورەکان لە دژی کۆماری ئیسلامی بە شێوەی بۆ خەبات چەکداری بەکار نایەنین ئێمە لێرەش چەک بەشانیەمەوە یا چەک لە لای ئێمە لە ماڵەوەدان درابێ ئەمانە ئەمنیەت نەتەنیا ئەمنیەتی ئەو وڵاتە ناکاتە خەتەرەوە بەڵکە لە خزمەت کۆمەک بە ئەمنیەتیش لەسەر ئەو ئەساسەیە و پێی ئەو بەرژەوەندیانەیە کە ئێمە لە گفتوگۆ داین و هیوادارین بە ڕێککەوتنێکی گونجاو بگەین ڕێککەوتنێک کە هیچ لایەنێک زەرری سیاسی و ئەخلاقی تێدا نەکات پرسیارێک هەیە کە زۆر جار دەکرێت ئەویش سەبارەت بە کولەن مەسئلەی چەک و مەسئلەی خەباتی چەکداری خەباتی چەکداری انتخابی ئەمە نەبوو بەڵکە ضرورەتی دیفاع لە دەستکەوتەکان بوو ینی تەنانەت بۆ ئەوە نەبوو دەستکەوتێکیش بەدەست بێنی بۆ بوو دیفاع بکەین لەوەی کە هەمانە
يعني ئەگەر قسە لەسەر ئەوەیە مەسەل ئێستا دەمانەوێت دەستکەوتێک بەدەستبێنین بڵین باشە با بە خەبات چەکداری بەدەستبێنین ممکنە بڵین ئەسەن گونجاو نییە ئەو وەختیش ئاوا بوو ئازادیەک بەدەست هات بوو حق و حقوقێک کۆمەڵایەتی دابین بوو شرایەتێکی لەبار بۆ خەڵک دڵی پێخۆش موجود هات بوو دژمن هێرشی کردە سەرێ ئێمە بە مقاومەتکردن قازانجمان کرد ئێمە بە مقاومەتکردن تەلەفاتمان کەمتردا لەوانەی کە مقاومەتیان نەکرد بوو من بارها و بارها ئەوم کردو حتا دەورەی پێشمەرگایەتیش وتومە ساژەوە دووپاتی دەکەمەوە کە مجموعەی ئەدام کراوەکان مجموعەی گیان بەختکردوانی شۆڕشی کوردستان کەمترە لە هەر کام لە ئوستانەکانی ئێران چه ئەوانەی کە لە شەر ئێران عێراقدا کوژران چه ئەوانەی کە لە زیندانەکاندا تیرە باران کران و ئەدام کرانەوەوان بەس خەڵکی کورد بە مقاومەتکردن بەدەستبردن بۆ سەک زەرری نەکردووە من نازانم لە داهاتوشدا ئایا هەر ئەوە دروستە زمینەی ئەوە دەخڵقێ یان نا بەڵام ئەوەی تا ئێستا هەیە ئێمە ڕنج بە خەسار نەبووین ئێمە حتا ئوردوگایەکی چەکداریش کە بوومان بووە ئەمە بۆتە پەناگایەک فرسەتێک بۆ عیدەیەکی زۆر کە بێن و بگەڕێنەوە کەس دەگوڵ کاتریان پێ نەڵێ ئازادیان کەن ساڵهای ساڵ ئەو پرۆسە لە جەریاندا بۆچی چونکە جمهوری ئیسلامی نەیدەویست ئەو عەرسەیە لە کاری ئێمە پەرە بستێنێ گەشە بکە بربەستی بۆ دادەنا ئەوە ئیشی لە بربەستەکانی ئەو هەموو پارەی بۆ خەرج دەکا ئیمکانات خەرج دەکات نازانم چ دەکات بۆی کە کەسێکە دێ بۆ پێشمەرگاتی بیگەڕێنێتەوە پەشیمانی کاتەوە دەسەدی کاتەوە هەمەوە ئەوە نیشان دەدا کە ئەو کارە ئەرزشی هەبووە هەرچی کورد بۆی کە تا ئێستا کردوێتی دەبێت شانازی بکە ڕنج بە خەسار نەبووە دەستکەوتی بووە ئەو دەستکەوتانە ئەلبەتە لە عەسری تازەدا لە شرایطی تازەدا دەبێت بە شێوەی تیکە بە دەست بێ بە شێوەی دیکە کە گونجاو بێ دەگەڵ شرایطی تازە بەپارێزش دەبێت ئەوەتان عەرز بکەم کە بە هیچ جۆری لە جۆرەکان لە منتقی ئێمەدا خەباتی چەکداری ئێستا عینەن کۆپی خەباتی چەکداری ساڵانی پێشوو دەورانی ڕابردوونی ئەم دەورەی گوزەراوە شرایطی ئێستا ئیتر 1001 فاکتۆر هەیە کە نیشان دەدا بە شێوەی پارتیزانی و ئەو شێوەی جاران لە شاخوچێوەکان و لە کەمینگاکان و لە غاروەشکەوتەکان لەوانە خەباتی چەکداری لە کوردستان ئەگەریش دەست پێ بکات بە ئاسانی سەرکوت دەکرێت شکست دەخواوە ئەساسی قدرەتی ئێمە لە ئەو هێزەدایە کە لە ناوەوەی وڵات دەتوانین بیخەینە گەڕوان بۆیە ئێمە تووشی ئەوە نین کە گویا ئەوتەوەمە نین کە گویا ئەو چەکانەمان بۆیە ڕاگرتووە کە سبەی ڕۆژ ئەینەن بە شێوەی جاران دووبارە بهێنەوە کار ئەوەی کە لە چ شرایطێکدا و کەی و چۆن دووبارە چەک بەکار دێتەوە ئێستا هیچ ناتوانین هیچ قەزاوەتێکی لەسەر بکەین بەڵام واقعێدەوەیە کە ئەوە زەرفیەتێکە کە خەڵکی کورد بۆ خۆی پاراستویەتی وەکو شمشیرێک بەسەرسەری دژمنەوە ڕایگرتووە کە هەروەک بیهەوێ بەکاری دێنێ و وەختێکی ویستی بەکاری بێنێ وەختێک بەرژەوەندی سیاسەکەی بەرژەوەندی خەواتەکەی دەوەدا و بەکاری بێنێ لەسەر ئەو چەند سەدچەکەی کە لێرە لە بەشانی پێشمەرگەەوە بۆ یا لە ماڵەوە دایناوە بۆ دیفاع لە خۆی لەسەر ئەو پەکی ناکەوێت بەس ئەوە نییە ئەگەر ئەحیانن ڕۆژێک لە ڕۆژان ئیدامەی ئەو خەباتە ضروری بێ بەو شکڵی بە شکلی سەکداری لەسەر ئەو چەندچەکە ئێرە پێشی کەوت بێ و بەەوە گرێدرا بێ بەڵام ئێمە نامانەوێت ئەو فاکتۆرەی لە سەرتاوە باسم کرد ئەوە جمهوری ئیسلامی بەدەستی بێنێ ئەویش ئەوە کە ورەی خەڵک جەماوەری خەڵک بە بۆنەی ئەو مۆزوعەوە پێ مەحدود نکتەی آخر کە دەمێ شارەی پێ بکەم مربوطە بەو کێشەیە کە ئەخیرەن لە نێوان دوو باڵی کۆمەڵی شۆڕژێر و کۆمەڵی زەحمەتشیان یان لەناو کۆمەڵی شۆڕژێری زەحمەتشیاندا پێش هاتووانە دیارە هەموو کەس بۆی بەداخە هەموو کە بۆ ڕووداوەکە هەموو کەس محکومی دەکا هەموو کەس نفرەتی لێ دەکا هەموو کەس هەوڵ دەدا خۆی لێ دەرباسکە مەسئولیەتی بە عۆدە نەگرێت لەبەر مەسئولیەتەکە زۆر قورسە تاو جگای بە بۆچوونی ئێمە مەربوتە ئێمە لە قەرارێکە بارها نووسیمانە و ئەخیرەنیش داریشکەیەک دومانی لەوە پێش بە ڕۆژمان کردوێتەوە لەوێدا کتومانە هەر چەشنە دەستبردن بۆ چەکێک لە اختلافاتی سیاسی ناو حزبەکانی ئۆپۆزیسیۆن ناڕەوایە محکومە نابێ بکرێت ئەوە مانای چییە؟ ئەوە مانای ئەوەیە کە ئێمە هێزی پێشمەرگەی خۆشمان بەوە ڕادێنین
يعني ئەگەر سبحینێ اختلافێک بینی من و حزب پاڵدەستەکەم ڕوویدا بە پێشمەرگەیەک فەرماندەکە بە پێشمەرگەیەکی کوت بچۆ سەریان تەقەی لێ بکە ئەم قەتنامەی دەگرێتە بەرچاو دەڵێ من فەرمانەکەت بەڕێوە نابم چونکە ئەوە کێشەیەکی سیاسیە و لەو کێشە سیاسەدا ئێمە نابێ دەست بۆ چەک بن حتا ئەگەر کراوە پاشەکشە دەکەین حتا کراوە پاشەکشە دەکەین بەڵام دەست بۆ چەک نابێت لەبەرەوە بە قاتعانە لە بڕیارنامەیەوە داوتراوە لەبەرەوە تاوجی بە ئێمە مەربوتە ئاوامان کردووە ئاوا دەکەین بە دڵنیاییەوە و تەجربەی تاڵی ڕابردوومان بۆ بە هیچ جۆرێک نامانەوێت لە کۆمەلگای کوردستان تکرار بێتەوە لە قەزیە بینی ئەو دوولانشدا ئێمە هەوڵماندا بە دوو دلیل دەورێکی هەڵسوراوتر ببینین بۆ هێورکردنەوەی و بۆ چارەسەرکردنی یەک دلیلی بریتە لە ئەو مۆقعەتەی کە کولەن هەمومان هەموو حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان تێیدا ئەویش مەوزوعی چەککردن مەوزوعی محدودکردنەوە ئەو داوانەی کە جمهوری ئیسلامی هەیە هاتووتە دەستوری کارەوە هاتووتە دەستورەوە ئێمە نابێ خۆمان فاکتۆرێک بین بۆ ئاسانکردنەوەی ئەو پرۆسەیە ئێمە بەڵکە بنەتەنیا نابێ هۆکاری بین بۆ ئاسانکردنەوەی ئەو پرۆسەیە بەڵکە دەبێ ئەو نقطە قووەتە و خاڵە بەهێزانش کە هەمانە بەکاری بێنین بۆ ئەوەی کە بە کەمترین زەرەر لەم بحرانەی کە مربوطە بەو مەسەلەیە لەو بحرانەش دەرباز بی ئەوە خاڵیشان خاڵی دووەمیش ئەوەیە کە بالاخره ئینسان لە هەر لایەکەوە بریندار بێ بکوژرێ ئەوە جەرمان پێژان دەکاوە بنابەرین ئەو کێشە و ناوانەکان دەبات زووتر چارەسەر بکرێ لە پێناوی ئەوەدا ئێمە هەوڵمانداوە نێوبژیوان بین هەوڵمانداوە کە لەگەڵ حزبی دەموکرات بەیەکەوە ژنەیەکی هاوکاری پێک بێنین ئەلبەتە ئەوڕیانی پژاکیش گلیان کردو کە بۆچی ئێمە نەبووین بۆ چارەسەرکردنی چونکە ئێمەش دەتوانین نەخشمان بێ لەو بارەیەوە و دەمان هەوێ نەخشمان بێ من پێم وایە ئەو گلێوانیش لەزی خۆیەتی بەڵام دەر هەر حاڵ فعلا ئەوە شکڵی کرد بە پەلە پێویست بوو لە فاصلەی چەند سەعاتێکدا دەبات تەسویم گیرابە لە فاصلەی چەند سەعاتەدا هەیئەتی ئەو دوولایانە لە مەحەلدا حضوریان بوو ساغ بوونەوە و گفتوگۆیان کرد لەگەڵ هەموو لایەنەکان و ئیتر نەتیجەکەشی هەروانەیە کە دیتوتانەوە بەو دوو دەلیلە ئێمە لەو قەزیەدا ئەوەی وە پێم خۆش نییە ئەو شەو کەس مەسا ئینتزاری ئەوەی بێ لە من کە واردی جەوهەر و ناوەڕۆکی ئەو اختلاف و ئەو کێشانە بم و بە شکڵێک لە شکڵەکان زەرەر بگەێنم بەو دەوری نێوژیوانی کە بۆ چارەسەرکردنی بحرانەکە بە هەردوو مەبەستەکە پێویستە من ئەرزشی دیکەم لێ